چەند مانگێکە لێشاوێکی دیکەی کۆچی پیر و ژن و منداڵی هەرێمی کوردستان بۆ ئەوروپا دەستی پێکردووە. هاوڵاتیانی هەرێم بە جۆرێک لە نیشتیمانەکەی خۆیان هەڵدێن کە سەدان و بگرە هەزارانیان لەسەر سنووری وڵاتان بە برسێتی و لە بەردەم سەرمادا ژیانیان لە مەترسیدایە. بە تایبەتیش قەیرانی کۆچبەران لە سنووری نێوان بیلاڕووسیا و پۆڵەندا دەنگدانەوەی جیهانی هەیە. فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند چیرۆکی کۆچی بەلێشاوی گەنجان بووە قسە و باسی جددی سەرجەم وڵاتانی ئەوروپا تەنها دەسەڵاتدارانی هەرێم بە بێدەنگی ماونەتەوە و ئاماژە بەوەش دەکات ئەمە کۆچ نییە، ئەمە سەرهەڵگرتنە بۆ وڵاتان. ئەم وێنەی ئێستا بەدەست منەوەیە ئافرەتێکی ژنێکی خەڵکی ئاکرەیە تەمەنی 70 ساڵە لەسەر سنووری بیلاڕووسیا و پۆڵەندا چیرۆکی ئەمانە هەموو بووە جێگەی قسە و باسی یەکێتی ئەوروپا، وڵاتانی بیلاڕووسیا، لاتیڤیا، ئەڵمانیا، ئاژانسەکانی دنیا، بەڵام تەنها بەرپرسانی دەسەڵات لە هەرێمی کوردستان لە بەرامبەر ئەم وێنە و ڤیدیۆ ناخەژێنە بریندارکەرە ئازاربەخشانەی گەنجانی کورد مناڵی کورد تا ئێستا بێدەنگیان هەڵبژاردووە. بەداخەوە حکوومەتێک لە هەرێمی کوردستانە کە بووەتە هۆیەوەی گەنجەکان لە داخیا سەری خۆیان هەڵگرن کە بەهۆی نەعەدالەتیەوە، بەهۆی نادادگەریەوە، بەهۆی گەندەڵیەوە، بەهۆی ستەمەوە، بەهۆی کەمکردنەوەی ئازادیەکانەوە بۆتە هۆیەوەی گەنجی کورد هیچ اختیارێکی تری لە بەردەسان نەمێنێ، هیچ بژاردەیەکی لە بەردەسان نەمێنێ، تەنها سەرهەڵگرتنی خۆی نەبێت. فراکسیۆنی کۆمەڵی دادگەری ئاماژە بە کۆمەڵێک هۆکار دەکات کە وای کردووە گەنجان سەری خۆیان هەڵبگرن و کۆچ بکەن، لەوانە شەفاف نەبوونی داهاتی نەوت کە لە ئێستادا کەمتر لە نیوەی داهات دەگەڕێتەوە خەزێنەی گشتی و بەپێی بەدواداچوونەکان داهاتی گومرگەکان زیاترە لە 300 ملیارد دیناری مانگانە، بەڵام تەنها 130 ملیارد دینار دەگەڕێتەوە بۆ وەزارەتی دارایی. تا ئێستا دۆسیەی نەوت، دۆسیەی نهێنیە، دۆسیەی احتیکارە، دۆسیەی شاردنەوەیە. تا ئێستا ئێمە وەک فراکسیۆنی کۆمەڵ بەدواداچوونمان کردووە کەمتر لە نیوەی داهاتی نەوت دەگەڕێتەوە خەزێنەی گشتی. ئەگەر تەنها داهاتی نەوت بگەڕێتەوە خەزێنەی گشتی بە شێوەیەکی عادیلانە دابەش بێتەوە بەسەر خەڵکی کوردستانە، ئەم مەرگە ساتانە نابینین. داهاتی گومرگ لە کوردستانە ڕێژەیەکی زەبەلاحە. وەک فراکسیۆنی کۆمەڵ بەدواداچوونمان کردووە زیاترە لە 300 ملیارد دیناری مانگانە، بەڵام تەنها 130 ملیارد دیناریە گەڕێتەوە لە ڕێگەی کۆمپانیاکانەوە دوو حیزبی سیاسی دەسەڵاتدار کە سەرۆکی حکومەت و جێگرەکەی بەرپرسیاری ڕاستەوە خۆی ئەم نەهامەتیان وەکو زەرو خوێنی ئەم میلەتە ئەمژن لە خاڵە سنووریەکانەوە تا ئێستا لە دۆخێکی تاریکە بە احتیکاری خزمەتگوزاریەکانە دەنەوە بە 13 کۆمپانیا و ئەو کۆمپانیانە داهاتی ئەم وڵاتە بۆ خۆیانە بن، گەنجەکانی ژەبێ بێکار بمێنەوە. یەکێکی تر لە هۆکارەکانی کۆچی گەنجان ئازادیەکانە لە هەرێم. لە ڕابردووشدا چەندین گەنجی خوێندەوار سزا دراون بەبێ ئەوەی یەک بەڵگا لە دژیان هەبێت. تەنها دۆخی دارایی نییە وای کردووە گەنج هاوڵاتی ئەم وڵاتە سەری خۆی هەڵگرێت. وەک فراکسیۆنی کۆمەڵ دوێنێ لە دادگای دوی تاوانەکانی هەولێر بووین. یەکێک لەو هۆکارانەی ئینسان بە دوایە ئەگەڕێ ئازادیە. مرۆڤ کەرامەتی هەیە، ناکرێ لەسەر ناڕەزایی، لەسەر خۆپیشاندان، لەسەر ڕەخنەگرتن لە حکوومەت خەڵک بگری و دادگایی بکەی. ئەبێت دەسەڵات لە خۆی بپرسێ ئەم گەنجانە لە پێناوی چییە یەک بە یەک ڕاپێکی دادگاکانەکە و یەک لە دوای یەک سزایانەدا. دوێنێ لە دادگای دوی هەولێر ئامادە بووین، ئەوەی لە دادگایی بینیمان گەورەترین ستەم بوو لەو گەنجانە کرا. پێشتر 12 گەنجی چالاکەوان، ڕۆژنامەنووس، مامۆسا، ئینسانی جوانی سنووری پارێزگای دۆوەک سزاردران تەنها لەبەر ئازادی. دوێنێش 4 گەنجی تر بە هەمان شێوە سزادران بە 3 ساڵ و 6 مانگ، بە 2 ساڵ و 6 مانگ، بە ساڵێک و 2 مانگ، تەنها لەبەر ئازادی. کۆمەڵی دادگەری و فراکسیۆنەکەی لە پەرلەمانی کوردستان و ئەندامانی ئەنجومەنی پارێزگاکان لە هەوڵدان بۆ هاوکاریکردن و بەدەمەوەچوونی کۆچبەرانی کورد هاوکات جەخت دەکەنەوە تەنها چاکسازی و بەرپاکردنی دادگەری هەرێمی کوردستان و هاوڵاتیانی لە مەترسی کۆچ و مەترسیەکانی دیکەش دەپارێزێت و دەبێت بەرپرسانی هەرێم دەست لەو بێباکەیان بەرامبەر ژیانی هاوڵاتیان هەڵبگرن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.